بتسير سريع أو بيسو ما كتقول هذا أويا عشان خير أما كاوشوني ماشي جا يا الناس مش خلكاني زور كم مشاركة يعني أبو ناري مشاركة يعني خلكاني زور كم مشاركة بس والله الديمانك خرافة كابرا خيركات يعني خير وشر برامبرة أو زنجة بيسكا أو ناو بوغا نبيت يعني براستي بلمتي خيرك أنا كاباشترا يعني سنة خيري قاتي وانت خلق دعاء وقناحي بودنيري والله نقمن زور كز يعني براستي لو ديما نبي زارة واشتكي ناس هارستاني اشتكي زور خرافة بەڕاستی هەتا برێ کارێکی قێزەونە زۆر پیسە ئەمن وەکو هاوڵاتێکی گوندی عەوداران کە لەو ڕێگایە لەسەر جادە ڕێیسەکەی کەلا دەدا بە بەردەوام خەڵک ئەو ڕووبەزالە هەیە و شوێنەکان هەیە و پیسەکەی دەچن لەسەر ئەو جادەی فرێ دەدەن هەر لە ناوەندی جادەکەی فرێدەن ڕۆژانە داوا لە شارەوانی دەکەین لەوێ دەکەین بە بەردەوامی هاوکاریمان دەکەن خاوێنی دەکەنەوە بەڵام هێندە پیسی دەکەن هیچ ئوسوڵەکیان نییە زۆر يعني سيرة كابراكا خير دكا قرباني دكا كتي بيسكي دي لسر زادكي فريدة دا آخر أو خير لي ورناجيري بابي بابم شتا شوابكا كبتواني كهاولاتيان خلق بيزار نبي تفون أحلتنا كان إستا موكو أو قركينا أو دارانيش براسي لببوني أو بيسي همو بيزار بوينا خوي واتاك بلين باش أو قرباني كإنسان كأو باجماوي فريد أدا كتساوي لخيرة تساوي لپاداشتی خوای گەورەیە ئایا ئەمە تا چ ڕادەیەک لە خێرەکەی کەم ئەکاتەوە یاخودنا بێگومان ئێمە وەک ئیسلام وەک پەیامی خوای گەورە ئیسلام یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی پاچیە بۆی هیچ کاتێک هیچ عیبادەتێک هیچ تەقوایەک هیچ خواپەرستێک بەبێ پاچی لێمان وەرناگیرێ بۆیە ئێمە دەبێت لە هەموو کارکردارەکانماندا پاک بین ئەگە پاک نەبین نوێژ لێمان قبول نابێت ئەگە پاک نەبین قوربانی لێمان قبول نابێت جا هەم پاچی نیەت هەم پاچی دڵ و هەم پاچی مەسەلەن جەستە بۆیە ئینسان ئەگە بێت و مەسەلەن چاوی لە خێر بێ بەڕاستی ئەو خێرە دەتوانین بڵین لە پاڵ خێرەکەیدا تاوانێکی گەورەش ئەنجام ئەدا چونکە هەمومان دەزانین ئەو پاشماوانێک کە فڕێ ئەدرێ هەمووی دەبێتە هۆکاری مێش و مەگەز و نەخۆشی و هەروەها ئەشکەنجە و ئازار بۆ مسلمانان و بۆ دراوسەکانیدا بۆی لێدا بەڕاستی ئەوە کەواتە تاوانێکی گەورە ئەنجام ئەدا کە دەبێتە مای ئەوەی کە زیان و زەرەر لە خەڵک بدات چونکە ئێمە زۆر جاری وا حاڵی بووین زۆر جاری وا بیر دەکەینەوە کە تەنها دزی یاخود تەنها مثلەن بەردێک لەسەری کەسێک بدەین تاوانە و تاوانمان ئەنجام داوە نابێگومان بەڵکو زۆرش تاوانە زۆرش تاوانی گەورەشە بەڵام خەڵک هەست پێ ناکا بۆ یەکێک لەو خاڵانە ئەوەیە بەڕاستی کە ئینسان ئەو خێرە گەورەی ئەنجام ئەدا کە ئەو قوربانی ئەنجام ئەدا بۆ ڕەزامەندی خوای گەورە بەڵام پاژماوەکەشی لە گەڕەکەکەی لە کۆڵانەکەی لە بۆ ماڵە دەرەوەکان جێدەهێڵێ بەڕاستی ئەمە تاوانێکە بەڵکو دەتوانین بڵین ئەمە زۆر جاری وهەیە کە ڕەنگە تاوانەکە گەورەتر بێ لە خێرەکەشیدا بۆ لەبەر چونکە بەڕاستی دەبێتە مای بۆ دروستبوونی نەخۆشی سەرۆکاتی شارەوانی کۆی و کۆمپانیای پاپا گروپ بەشی ژینگە و پاکەرەوە لە شارەوانی کۆیە ئەمە لە یەکەم ڕۆژ جێژنەوە هەڵساین بە هەڵمەتی خایانکردنەوەی شەقامەکان کە ئەو هاوڵاتیانی پاشەڕۆی قوربانەکانیان لەسەر شەقامەکان فرێداوە بۆی قوربانیکردنەوە بۆیە داوا لە هاوڵاتیانی خۆسەوی شارەکەمان دەکەین کە ئەو پاشەڕۆیی کە دەیکەن ئەو قوربانیان کە گوتە پاشەڕۆیەکەی بەرنە سەر زەبڵدان ئەوە دەبێتەوە هۆی پیسبوونی ژینگەی شارەکەمان و بڵاوبوونەوەی نەخۆشی لە شارەکەمان لێرەوە داوا لە هاوڵاتیانی خۆی شارەکەمان دەکەین کە هیچی تر ئەو پاشەڕۆی ئەو دوو ڕۆژەی جێژن ماوە پاشەڕۆیەکەیان بەرنە سەر زەبڵدان بۆ لەوێ تەلەف دەکرێت